سەرکردایەتێکی بەهێز لە ناو یەکێتیەکی بەهێزدا بارودۆخەکان باشتر دەکات و ئاشتی و ئارامی مسۆگەر دەکات. یەکێتی نیشتیمانی کوردستان چوارمین کۆنگری خۆی لە شاری سلێمانی دەست پێ کرد و ئەمەش دەنگدانەوەی خۆی لە ناوخۆ و دەرەوە هەیە. نەمرە وەکو شاخ، وەکو بەفر، وەکو درەخت، وەکو بەهار و گوڵەباخ، شەهید ئاوە تینوێتی زەوی ئەشکێنێ، پەنجە و دەستە ئازاری خاک ڕاژەنێ، سۆمای چاوە کام دوا ڕۆژ دوورایی بینێ، شەهید باڵای بەقەت باڵای کوردستانە، دڵی ئازادی و بەیداخی لووتکەی هەڵوێستی ئینسانە. ئەمە یەکەمین کۆنگرەیە کە دوای کۆچی سەرۆک مام جەلال بەڕێوە دەچێت و لە ساڵ 1975 و تا ئێستا یەکێتی 3 کۆنگرەی گرتووە و ئەمەش چوارمین کۆنگرەیە بە دروشمی نێوبوونەوە بەڕێوە دەچێت. ڕۆڵێک و دەستێکی باڵای هەبووە لە چاکسازیە و ئێستاش لەم کۆنگرەی چواری نێوبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەموو چین و توێژەکان و سەرجەم خەڵکانی ئەکادیمی و لایەنە سیاسەکانی کەش پێیان خۆشە کە یەکێتی لە نێوبوونەوەیە، چونکەم سەرد هەردەم گۆڕانکاریەکان بەر و چاکسازی و بەر و باشترکردنی خەڵک و هەرێمی کوردستان لە نێوبوونەوەیە. ئێستا یەکێتی توانی ئەو ڕچەیە بشکێنێ و بەردەوام لە نوێگەریە بێ و ئەم نوێگەریە من دڵنیام لەوەی کە لە داهاتووە خەڵکی کوردستان بە چاوی خۆی ئەیبینێ کە یەکێتی پێش کۆنگرە چۆن بوو یەکێتی دوای کۆنگرە چۆن نەبێ. بۆیە بەڕای من یەکێتی ئەتوانێ خوێنی تازە بکاتەوە بە ناو دەمارەکانیە و نوێگەری تازە بکات لە هەموو بوارەکانی ژیانە، چ لە بوارە گەشە پێدان و گەشەی ئابووری و بواری کۆمەڵایەتی و بواری پەیوەندی سیاسیەکان و تەنانەت ئەو بوارانەی کە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی خەڵکەوە هەیە. کادران و هەڤاڵان یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێن یەکێتی نوێ دەکەینەوە، کۆنگرێکی سەرکەوتوو بەڕێوە دەبین بۆ زیاتر خزمەتکردن. کۆنگرەی چواری یەکێتی نیشتیمانی کوردستان گۆڕانکاریەکی زۆر باش ئەبێت، چونکەم ئەوەی بینیومانە و دیقەتمانیاوە بە گوڕوتینێکی زۆر باشەوە و گروپێکی باشی گەنجان بەشدارن لە کۆنگرەی چواری یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئومێدی سەرجەم چین و توێژەکان لەسەر باشترکردنی وەزعی خەڵکە. دیارە یەکێتی هەر لە سەرەتای دامەزرانیەوە لە قۆناغێکە هاتە ئاراو کە قۆناغی نوێگەری بوو بۆ خۆی، ئەو داهێنانە یەکێتی کردی لە شۆڕشی نوێیە خۆی نوێبوونەوە بوو، هەر بۆی یەکێتی بەردەوام بوو لەسەر نوێبوونەوە و بە قۆناغە جیاوازەکانی گۆڕانکاری سیاسی لە کوردستان و ناوچەکە هەمیشە لە نوێگەریە بووە. کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە دەخەنە ڕوو دەرفەتی هێنانە ئارەوەی خوێنی تازەیە، هەڤاڵان یەکێتی بە جۆش و خڕۆشەوە بەشدارن و دەنگی خۆیان بۆ یەکێتی دەدەن لە پێناو زیاتر خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان. کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆژە سەختەکان نوێ دەکەنەوە، بە فۆرمێکی نوێ دێنەوە مەیدان. کۆنگرێک پێشەنگەکەی سەرۆک مام جەلال بێت، هەر ئەوەی لێ چاوەڕوان دەکرێت سەرکەوتوو بێت. کادران و هەڤاڵان یەکێتی نیشتیمانی کوردستان درێژە پەدەری خەبات و تێکۆشانی سەرۆک مام جەلال دەبن بەرەو نێبوونەوە. ئەحمەد ئیسماعیل گەلی، کوردستان، سلێمانی.